هەرگیز بەرامبەر خراپەکاری بەرامبەر ستەم بەرامبەر گەندەڵی بەرامبەر دزی بەرامبەر ئەو هەموو ڕاوڕوتەی لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بێدەنگ نابین. و ئێستش بەوەی بارگاکەی ئێمەشیان سووتانوە زەرێکی زۆریشان لێداوە هەر برای ئێمەن هەر دۆستی ئێمەن هەر خۆشەویستی ئێمە. ینی ئێمەش بەشێکین لەو مەزڵومانەی کە لە سوارچێوەی ئەو میلەتە داماوە ئێمەش زوڵممان لێکراوە حەقێکی مەشروعی خۆیانە ئێمە لەگەڵ یانین وەکو کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی تەبان لە ماوەکانی ڕابردوو هەتا ئێستاش یەکێکە لەو هێزە سیاسیانە هیچ ڕۆژێک و هیچ کاتێک لە بەرامبەر حەقی خوراوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بێدەنگی هەڵنەبژاردووە. یعنی حەق نییە ئەمانە لولەی چەکەکانیان بکەنە هاوڵاتیان.